سڵاو گوڵەکانم ئەم کاتتان باش هیوادارم زۆر باش بن من دکتۆرە باخچەم و لە بەرنامەیەکی نوێ هاتمۆ لای ئێوەی گوڵ بزانین بابەتی ئەم ڕۆمان باسی چیەکەین بە هۆنراوێک دەست پێەکەین بێگومان ئەم هۆنراوەیە زۆر بیستراوە و زۆر بەناوبانگ و هۆنراوەیەکی زۆر خۆشە بزانم ئێوە شەزانن باسی چ بابەتێکەکەم من قوتابێکی وریام گۆرایەڵی مامۆستام قوتابخانم خۆشەوێ چونکە دڵتیای دەسرەوێ کەلوپەلم خاوێنن هیچ کات نایانژاکێنم بێگومان گوڵەکانم باسی قوتابخانەکەین وەکو زانین گەڕانەوە بۆ قوتابخانە زۆر نزیکە و لە چەند ڕۆژی داهاتووە گەڕینەوە بۆ قوتابخانە و شاد دەبینەوە بە هاوڕەکانمان و بە مامۆستاکان و بەوانە بە سوودەکان ئادی پێم بڵێن بزانم ئێوەی گوڵ لە پۆلی چنن ئەی ئافرین زۆر باشە منیش لەم بەرنامەیە پێتانەڵێم چی بکەین لە کاتی گەڕانەوە بۆ قوتابخانە و چۆن کاتەکانمان دابش بکەین و چۆن سوودمەند بین و چۆن وانەکانمان بخوێنین ئامادەن با دەست پێ بکەین سەرەتا و گرنگترین شت ئەوەیە کە ئێمە کاتی قوتابخانە و کاتی تریش کاتی خەوەکەمان ڕێک بێت و شەوان زوو بخەوین و بەیانیان زوو لە خەو هەستین لەبەر ئەوەی ئەگەر تێرخەو نەبین ئەوە بە باشی وانەکان فێر نابین و بە درێژای ڕۆژەکە خەواڵووە بین بۆیە خەوێکی تەندروست زۆر گرنگە بۆ ئەوەی زۆرترین وزە و زۆرترین هێزمان پێبێ بۆ فێربوون وەکو زانین لەوانەیە ببوونی پشووی هاوینەوە خەوەکانمان تێک چوو بێت بۆیە زۆر گرنگە کە شەوان زوو بخەوین و بەیانیان زوو لە خەوەستین هەروەها خاڵێکی گرنگی تر ئەوەیە کە ئەگەر بەیانیان زوو لە خەو هەستین ئەوها فریای ژەمی نانی بەیانیەکەوین بێگومان نانی بەیانی زۆر گرنگە بۆ دەستپێکی ڕۆژەکەمان و بەتایبەت دەگەر بچین بۆ قوتابخانە پێویستمان بە وزێکی یەجگار زۆر و بەهێزێکی یەجگار زۆرە بێ بۆ ئەوەی مێشکمان چالاک بێت و زۆرترین زانیاری وەربگرین بۆیە تکایە هاوڕێ جوانەکانم نانی بەیانی لەبیر مەکەن و هەموو بەیانێک پێش قوتابخانە ژەمی نانی بەیانی بخۆن گوڵە جوانەکانم بیرمان نەچێت کە ئێمە ئەبێ لە ڕۆژێکە دوو جار دەمودانمان بشوێن بەیانیان و شەوان دانیشتنی بەیانیان ئەگەر بە دڵی خۆمان پێشدان خواردن یاخود پاشنان خواردن دەمودان بشوێن گرنگ نییە بەڵام ئەوەی گرنگە ئەگەر لە دوای ناخواردن دەمودانمان شت نیو کاتژمێری بین بێت لەگەڵ نان خواردنەکەمان بۆیە زۆر گرنگە تۆی گوڵ ئەگەر بەیانیان زوو هەستیت فرێ ژەمی بەیانیەکەویت و هەروە فرێ دانیشتنی بەیانیانی شەکەوی گوڵەکانم زۆر گرنگە کە شەوێک پێش قوتابخانە کەلوپەل و جلوبەرگی قوتابخانەمان ئامادە بکەین و بۆ ئەوەی کە بەیانی هەستین لە خەو پەلەپەل شتەکانمان ئامادە نەکەین ئەو کاتە لەوانەیە شتێکی گرنگمان بیر بچێت بۆیە ئیشی ئەمڕۆ مەخەس بێ و شەوان پێش نووستن کەلوپەل و جلوبەرگی قوتابخانەت ئامادە بکە بۆ ئەوی بەیانی بە ئاسایی بتوانیت نانی بەیانی بخۆیت و دانت بشویت و ئامادە بیت بۆ قوتابخانە گوڵە جوانەکانم کاتێک کە ئێمە لەگەڵ یەکێک ئەڕۆین بۆ قوتابخانە جا ئەو کەسە دایە بێ بابە بێ هاوڕێیەک بێ یاخود هەر کەسێک بێ زۆر گرنگە کە ڕێزی کاتی ئەوان بگرین و ئێمە لە کاتی خۆمانە ئامادە بین و بە هیچ شێوەیەک وا نەکەین کە دوا بکەوین و کاتی ئەوانیش بە فیڕۆ بین بۆیە زۆر گرنگە کە ڕێز لە کات بکەین جوانەکانم لەم بەشە پێتانەڵێم چۆن ئاگامان لە پاک و خاوێنی جلەکان و کەلوپەلەکان و هەروەها ئاگامان لە پاک و خاوێنی جەستەشمان بێت بۆ ئەوەی بە دوور بین لە هەموو نەخۆشیەک گوڵ جوانەکانم کاتێک ئێمە چین بۆ قوتابخانە و پۆلەکەمان ئەزانین کامەیە لە گەڕانەوە بۆ قوتابخانە هەروەها کاتێک کە شوێنی دانیشتنەکەمان و کورسێکەمان جێگیرە بێت ئەوە ئەبێت بزانین کە هەموو ڕۆژێک کە ئەڕۆین بۆ قوتابخانە بە کلێنسێک یاخود بە دەسڕێک ئەو شوێنی کە لی دانیشین و ئەو شوێنی کە دەستی سەرەخین جوان پاکی بکەینەوە بۆ ئەوی دڵنیابین کە پاکە بۆی جلوبەرگ و کەلوپەلەکانمان پیس نەبێت و بە دوور بێ لە میکرۆب هەروەها زۆر گرنگە کە ئاگاتان لە دەشتنتان بێ بێگومان ئێمە کاتێک کە لە قوتابخانەین دەست ئەین لە زۆر شت بۆ نمونە دەستی هاوڕێیەکمان نەگرین یاخود دەستین لە دەفتەر و کتێبەکانمان یاخود لە شوێنی دانیشتن لە تەختەکە لە زۆر شت کەواتە دەستمان هەڵگری میکرۆب و پیسێکی یەجگار زۆرە و ئەبێ بە پاک و خاوێنی بهێڵینەوە هەوڵبێن زوو لە قوتابخانە دەستمان بە سابوون و بە ئاو یاخود بە شامپۆ بە ئاو بشوین بەتایبەت ئەگەر شتێکمان خوارد
باسی خواردنمان کرد با پێتان بڵێم بزانین چ جۆرە خواردنێ بخۆین لە قوتابخانە و چی باشە بیکەین و چی نەکەین. ئەگەر گۆڕایاڵی من بن هاوڕەکانم پێتانەڵێم کە چۆن بە دوور بن لە نەخۆشی تەنها لە ڕێگەی خواردنەوە. باشترین شت ئەوەیە کە لە ماڵەوە خواردن لەگەڵ خۆتا بێنیت. جا خواردنەکە میوەیەک بێ کە خۆت حەزت لێ یاخود لە فەیەکی بچووک بەم شێوەیە بیکەیتە بۆکسێکی بچووکە و لەگەڵ خۆت بهێنیت بۆ قوتابخانە و بیکەیتە جانتاکەتەوە. ئەزانن بۆچی لە بری خواردنی ماڵەوە پاکە و بە دوورە لە میکرۆب و دڵنیای لە خواردنی ماڵەوە. بەڵام لەوانەیە خواردنی قوتابخانە بە شێوەی خواردنی ماڵەوە پاک نەبێت. بۆیە باشترین شت ئەوەیە کە لەگەڵ خۆمان خواردن بێنین بۆ قوتابخانە. هەروەها ئەگەر وسمان ئاو بخۆین باشترین شت ئەوەیە کە دەبەیەکی ئاو لە ماڵەوە لەگەڵ خۆمانە بێنین و لە ئاوی ماڵەوە پڕمان کردبێت، چونکە ئاوی ماڵەوە سەلامەترە لە ئاوی شوێنی گشتی. ئەگەر لە قوتابخانە حەزمان کرد خواردنێک بخۆین ئەبێت دڵنیا بین کە دەستمان پاکە و دەستمان جوان شتووە، هەروها ئەو خواردنەشە بێ بەرگی پێوە بێت و سەرەکەی نابێت دانەپۆشرابێت. بۆی ئەبێ خواردنە بخۆین کە سەرەکی داپۆشراوە بۆی بە دوور بین لە میکرۆب، چونکە ئەگەر خواردنەکە میکرۆبی پێوە بێت یاخود دەستمان پیس بێت و ئاوا خواردنەکە بخۆین ئەوە میکرۆب بچێتە جستەمان و تووشی نەخۆشیمانەکات. بۆی تکایە هاوڕەکانم ئاگاتان لە تەندروستیتان بێ. باشە گوڵە جوانەکانم چی بکەین ئەگەر کاتێک زانیمان هاوڕێکمان نەخۆش و باری تەندروستی ناجێگیرە؟ باشترین شت ئەوەیە کە دووریەکی نێوان خۆمان بپارێزین لەگەڵ هاوڕەکەمانە بە دووری مەتر و نیوێک زۆر باشە دووربین لە هاوڕەکەمان و هەوڵبێن زۆر لی نزیک نەبینە و کەلوپەل و خواردنی ئەو هاوڕێمان بەکار نێنین بۆ ئەوەی تۆش بە هەمان شێوەی هاوڕەکەت نەخۆش نبیت و بە دوور بیت لە نەخۆشی. بەڵام ئەگەر هاوڕەکەت پێویستی بە یارمەتی بوو لەوانەکانیان لە هەر شتێکی ترا بێگومان ئەبێت یارمەتی دەری بیت و گیانی یارمەتی تیابێت. هاوڕە جوانەکانم زۆر گرنگە کە گرنگیکی تەواو بین بە کەلوپەلەکانی قوتابخانە و بە جلوبەرگەکانمان بەتایبەت کەلوپەلەکان لەبەر ئەوەی ئەوان یارمەتی دەرێکی یەجگار زۆری ئێمن لە فێربوونی زانست و زانیاری بۆیە گرنگێکی زۆریان پێبن و مێڵن کۆن بن و یاخود ون بن. بۆ نمونە کاتێک کە لەوانەیەک تاوا بیت بەم شێوەیە دەفتەر و کتێبی ئەو وانەی کە خوێندوتە بیخە ناو جانتاکە و دەفتەر و کتێبی وانەی داهاتوو بخەسە شوێنی دانیشتنەکەت بەمە شواکە کە دەفتەر و کتێبەکەت بە هیچ شێوەیە کۆن نەبێت و ون نەبێت. یاخود لە کۆتاوانەی قوتابخانەت و لە کۆتایە ڕۆژەکە جوان دڵنیا بەروسیری کەلوپەلەکانی ناو جانتاکەت و بەردەستت بکە و دڵنیا بە کە هەموو شتێکت پێ و یاخود بە هەڵە شتێکی هاوڕێکت نەهاتۆتە لای تۆ بۆ یەگەروا بوو بە زووترین کات بێتەوە بە هاوڕەکەت. وڵە جوانەکانم زۆر گرنگە کە گۆڕایەڵی مامۆستا بن لە پۆلاو گوێ بگرن لە مامۆستا و لەوانەکانتان و هەروها ئەو شتانە جێبەجێ بکەن کە مامۆستا پێتانەڵێ بە تایبەت ئەرکی ماڵەوە پێویستە بە وردی و بە جوانی و بە شێوەیەکی زیرەکانە هەمویان جێبەجێ بکەین و گۆڕایەڵی مامۆستا بین. باسی مامۆستاشمان کرد زۆر گرنگە ئەگەر لە پۆلا ویسمان قسە بکەین ئەوە ئەبێ ڕوخسەت لە مامۆستا وەرگرین کە مامۆستاکەش ڕێگەی پێیان پاشان قسەکانمان بە مامۆستا بڵێن. هەروەها ئەبێت هاوڕەکانمان زۆر خۆش بێت و گرنگێکی تەواو بە نێوان هاوڕەکانمان بین لەبەر ئەوەی ئەو کاتە کەمێک کە بەیەکەوە لە قوتابخانە باشترین شتە ئەوەیە کە یادگاریکی زۆر جوان تۆمار بکەن و کاتێکی خۆش بەیەکەوە بەسەر بەرن. هاوڕێکانم زۆر گرنگە کە ئێمە بتوانین کاتەکانی ڕۆژەکەمان دابەش بکەین بە شێوەیە کە بتوانین هەموو وانەکان بخوێنین و ئەرکی ماڵەوە جێبەجێ بکەین و لەگەڵ ئەوە شاکاتمان هەبێت کە لەگەڵ خێزانەکانمانە بین و کات یاریکردنیشمان هەبێت. بەم شێوەیە کە بەتانەڵم کاتێکە لە قوتابخانە گەڕانەوە ماڵەوە باشترین شت ئەوەیە کە یەکسەر جلوبەرگی قوتابخانە بگۆڕن و جلی ماڵەوە لەبەرکەن و دەست و دەموچاوتان بە ئاو سابونیا خود بە ئاو شامپۆ پشۆن و هەروەها پشوێکی کەم وەرگرن. لە پاشەوەی کە پشوتان وەرگر یەکسەر دەستکەن بەوانە خوێندن و هەر ئەرکێکی ماڵە و هەروانەیە کە پێویستە بیخوێنن پێویستە جێبەجێ بکەن و دوای نەخەن. لەبەرەوەی ئێمە لەم کاتایە قوتابین و تەنها ئەرکمان ئەوەیە کەوانەکانمان بەباشی بخوێنین بۆ ئەوەی بگەین بە ئامانجەکان و بە ئاواتەکانمان کەواتە پێویستە تۆ هەموو هەوڵ و هەموو کۆششێکی خۆت بێت کاتێک قوتابیت و وانەکانە پشتگوێ نەخەیت و وانەکانت بکەیت بە گرنگترین شت لە کاتی ڕۆژەکە تا و کاتێکی باشیان بۆ تەرخانکەیت و هەر شتێک تێ نەگەیشتیت بە مامۆستاکەت یاخود بەدایە و بابە بڵێن کە یارمەتی دەرت بن
و زۆر گرنگە کە خۆمان بە دوور بگرین لە شاشە ئەلکترۆنەکانی وەکو مۆبایل و ئایپاد و تەلەڤیزیۆن تەنها ئەگەر پێویستمان پێ بوو بۆشتی بەسوود بەکاریان بێنین ئەویش بە چاودێری دایە و بابە. گوڵە جوانەکانم من لەم بەرنامەیە هاتمە کۆتایی بەرنامەکە و لەم بەرنامەیە پێم وتن کە کاتی گەڕانە بۆ قوتابخانە پێویستە چی بکەین و چۆن پاک و خاوێن بین و چۆن کاتەکانی ڕۆژەکەمان دابش بکەین. ئەوەی لەسەر ئێوە گرنگە ئەوەیە کەوانەکانتان بە شێوەیەکی باش بخوێنن بۆ ئەوەی بگەن بە ئاواتەکانتان و لە گەورەی یا هەر خەونێکتان هەبێت بێتە دی. من بەم هۆنراوەیە کۆتاییانم بە بەرنامەکەی ئەم جارەمان. هەر بژی قوتابخانە کە مەڵبەندی ژیانە بژی مامۆستاکانم هاوڕێ دڵسۆزەکانم. تا بەرنامەیەکی تر ئەتان بینمەوە هاوڕێ جوانەکانم جارە کاتێکی خۆش خواتان لەگەڵ.